ئەم پێشبڕکەی مێنتەڵماتە کە لە ساڵی 2022ەوە هێنراوەتە هەرێمی کوردستانەوە خۆی پرۆگرامێکی بەریتانیە لەلایەن مامۆستا بەڵێنەوە کە کارێکی زۆر جوانی کردو هێناوێتە کوردستانەوە و لە سەرجەم شارەکانە لە ڕێگەی پەیمانگاکانەوە ستافی خۆیان هەیە و خوێندکاری خۆیان هەیە و ئەم ساڵانە پێشبڕکەیەکەن 3 ساڵە بەردەوام من بۆ ئەم ساڵ هاتنە باڵەخانەی کۆمەڵگەی پەروەردەیی گەشتەوە و پێشبڕکێکە لە 162 خوێندکار پێک هاتبوو کە بەشداریان کردبوو لە تەکنیکی پێشبڕکێکەش بەم شێوازە بووە تاقیکردنەوەیەک بووە لەسەر وەرەقە بۆ تاقیکردنەوەکە کە 125 پرسیار بوو پێویستە لەسەر هەر خوێندکارێک لە ماوەی 7 خولەکە زۆرترین پرسیار وەڵام باسەوە و وەکو بەڕێزیشان ئاگادارین ئێستا ئەنجام ڕائەگەیەنرێت یەکەم و دووەم و سێمی پێشبڕکێکە دیاری ئەکرێت لەگەڵەوەشا ئێمە وەک کۆمەڵگەی پەروەردەیی گەشە خەڵاتی تایبەتمان هەیە لە کرێی خوێندن داشکاندنیان بۆکەین بۆ یەکەم و دووەم و سێمەکان و بە سەرجەم خوێندکارانیش باکیدی پرۆگرامی پێنتەڵمات تەبعاً کەسایەتی خوێندکار مناڵ بە تایبەتی بەهێز دەکات هەم بڕوا بەخۆبوونێکی بۆ زیاد دەبێت هەم و لە خوێندکارەکە مێشکی چالاکتر و خێراتر بیر بکاتەوە لەگەڵ ئەوەشە بڕیاری ڕاست و دروست لە کاتێکی دیاریکراوە بدات بە ئەکیدی بۆ بەهێزکردنی مێشکی مناڵە مناڵێم چالاکیان نەکات زیاتر لەگەڵ ئەوەشە لەلایەنی کەسایەتی مناڵەکانەوە کاریگەری تەبعاً هەیە کە مناڵ بڕیارێکی سەریع بدات لە کاتێکی دیاریکراوە وەڵامەکەشی ڕاستە چکە زۆر بە باشی ڕاهێنان پێ ئەکرێن لەلایەن ستافی خۆیان و مامۆستایانەوە کە ئەمە ژوا لە مناڵەکات هەم سقی بەخۆی بێت هەم لەگەڵ گەورەبوونی تەمەنیا لە بوارەکانی تەمەنیا بتوانێت سەرکەوتوتر بێت و باشتر هەنگاو بنێ بۆ داهات. ئەم پرۆگرامی مێنتەڵماس پرۆگرامێکی جیهانیە هاوکاری مناڵەکە لەوەی فێری کۆکردنەوە و لێدەرکردن و لێکدان و دابەش ئەبێت لە ڕێگەی خەیاڵکردنەوە لە ڕێگەی پەنجەکانی دەستیەوە بەڵام سەرەتا لە ڕێگەی ئامێرێکەوە بەناوی ئەپەکەس ئێمە ڕاهێنانیان پێەکەین دواتر ئەتوانن لە ڕێگەی خەیاڵیانەوە ئەو کارە ئەنجام بدەن ئەمە هاوکاری مناڵەکە کە لەلایەنی تەرکیز و لەلایەنی یازگەوە ئاسی زۆر باش بێت وەل ئێمەش بۆ دڵنیابوونەوە لەوەی کە بزانین ئایا بەڕاستی تەرکیزی مناڵەکە بەهێز بووە پێشان تێستێکی تەرکیزیان بۆکەی تێستی ڕاوبنیان بۆ ئەنجامەدەین لە دوایەوەی کە کۆرسەکەشیان تەواو کرد نیسانەوە تێستی ڕاوبنیان بۆ ئەنجامەدەین وە ئەوەی کە گرنگە ئەم پرۆگرامە هاوکاری مناڵەکە کە لە ماوەیەکی کەما لە ماوەی 4 مانگە ئەتوانێت هەموو پرۆگرامەکە بخوێنێت و هەروەها هەم لەلایەنی بیرکاریەوە ئاستی باش بێت و هەروەها هەم خۆشەویستی بەوانەی بیرکاری هەبێت و هەروەها هەم لایەنی یادگە و تەرکیزیشی باشتر بێت ئەم پرۆگرامە پەیوەندی بە زیرەکی مێشکی مناڵەکە یاخود لاوازی مێشکی مناڵەکەەوە نییە چونکە ئەم پرۆگرامە بە ڕاهێنان دەست بێکە مناڵێک کە ئاستی لایەنی مێشکی لاواز بێت یاخود مناڵێک لایەنی مێشکی بەهێز بێت هەردووگیان وەکو یەک ئەتوانن بگەنە بەرزترین ئەنجام چۆن ئەتوانن بگەنە بەرزترین ئەنجام ئەمیش بە ڕاهێنان کردن کەوتۆتە سەر مناڵە کە تا چەند ڕاهێنانەکە و ئێمە لە کۆرسەکانیشمانە کە پێشکەشی قوتابیانەکەین لەگەڵ ئەوەی کە چۆنڵیت ڕاهێنانیان پێەکەین و ئەرکیان پێدەین لە ماڵەوە ئەنجامدان کۆمەڵێک وانەی تەرکیز و وانەی فکری و هەروەها وانەی پەروەردەیان پێشکەشەکەین ئەمەش هاوکاری مناڵەکانەکە کە ئەوەی کە ئاستی مێشکی لاوازە ئەوەی کە ئاستی مێشکی بەهێزە هەردووکان ئەتوانین بڵێن بە ئەنجامێکی نزیکەی بگەن بە ئەنجامێکی باش. ناوت چییە؟ شەبان گیان چەندەم بووی؟ ئیمتحانەکە چەند پرسیارت جواب داوە نازانی؟ چۆن بێ ئیمتحانەکە بەلاتەوە؟ ڕۆژانە چەندێک هەوڵت دا تا بتوانی بەو شێوەیە فێری ئەم جۆرە لە تاقیکردنەوە نەبیت لەگەڵ کێ هەوڵت دا؟ لەگەڵ باوک کێی تر هاوکارت بووە؟ دایکمش. چییە تاقیکردنەوەکە چۆنیە؟ هەنێ باسی تاقیکردنەوەکەم بۆ بکە. ئەوە کۆکردەوە لێدەرکردن و کەڕەت. چی لێزانی تۆ مەسەلەن؟ تا چەند لێزانی؟ زۆر ئەزانم. وەکو چی بۆم باسە؟ زۆر شتێ نازانم چی بێژم. ئێستا بەنمونە کۆکردنەوە تا چەند نەزانی کەمکردنەوە تا چەند نەزانی؟ هەموو ژمارەیەک ئەزانی لێی دەرکەیت و کۆکەیتەوە؟ بەو ئامریکا بەدەستانەوەیە یا بەبێ ئەوە شەتوانی هەن لە مێشکی خۆتا بۆ مێشک خۆم ئەزانی ئێستا بەنمونە 1950 کۆی 2500
ناقصی 600 چەندەکە؟ 2850 1950 کۆ 2650 2650 ناقص 650 1980 ئەمڕۆ لەی چەندەمە بەدەستێنە؟ سێ. دڵت خۆشە ئەتوانی چی بکەی لە داهاتوو؟ هاتە حەزەکەی ببی بەچی؟ مهندس. تاقینەوەکە بەلاتەوە چۆن بوو بەشداری؟ وڵا قورس بوو. بۆچی قورس بوو؟ ڕقەمەکان تۆزە گەورە بوون و کەڕەتێکی زۆر تیا بوو. کەڕەتی زۆر تیا بوو. چەند پرسیار بوو و پرسیارەکان؟ 25 پرسیار بوو لە ماوەی 7 دقەیە. من نزیکەی 40 شتێکم حەل کرد. یعنی لە کۆی 125 پرسیار؟ 40 پرسیارت؟ ماوەی چەندێکە بەشداری لە پرۆگرامەکە کرد؟ یەک مانگە. ئاستەکەی ئاست چۆنە باشە؟ باشترم بە. ئێستا ژمارەیەک لێ پرسین بەرمونەتەوە توانی وەڵامم بەبێ ئەوە ناتوانم. بەبێ ئەوە ناتوانین. باشە بەنمونە 2000 و ژمارەی گەورە توانی وانە؟ بزەم. باش 2560 ضربی كرتي كرتي 3500 حفتا دابشي زۆر زۆر دابش نەخوێنەوە. دابش نەخوێنەوە یعنی تەواو دیکەین ئەم ژمارە بچووک دەکەینەوە؟ باش لە 1000 بێ باشە 1000 باشە 1330 كرتي 670 باشە دابشی بکەین؟ دابشم نەخوێنەوە. باش لە بڵی دڵ ژمارەیەکتری بۆ زیاد بکەین یا ئەوەنە؟ با ئەوەنە بچارە. باشە کات کەرەتی 600 6000 و چەند بۆ ئەو یەکەم دانا؟ 1330 كرتي 670 بۆم دەرناچێت زۆر گەورەیە. گەورەیە. دەست خۆش بێ یاخوا ئەم پرۆگرامە هەستەکەی سوودی هەیە بۆتان و یانێتۆن؟ بەڵێ زۆر سوودی هەیە. بەردەوامە بی لەسەری؟ بەڵێ ئینشەڵڵا. ئەم پرۆگرامە مناڵ ینی لە چی دوورەخاتەوە لە مەسەلەی ئەلکترۆنیاتەوە؟ لە مەسەلەی ئەلکترۆنی و مێشکی بەلای پرسیاری فکری و پرسیاری گەورەوە ینی مێشکی ئەکاتەوە. پێشتر سەرقاڵی چی بووی ئێستا لەگەڵ پرۆگرامەیە ئەستەکەی گۆڕانکاری بوو؟ پێشتر سەرقاڵی یاری وشت بووم ئێستا باشترم کەم کردەوە. ئێستا ینی واز لە ئەلکترۆنیات و یاری ئەوانە هێناوە؟ وازم لێ نهێناوە زۆر کەم کردووە. بەڵێ. ئەم پرۆگرامە سوودیە بێ بۆ ینی پێیان چییە بۆ مناڵانی تریش لەم وەرزەیە بە تایبەتی کە وەرزی بشوو؟ هیوادارم بێن و تاقی بکەن و لەبی مێشک بەڕاستی ئەکاتەوە. بە تایبەتی مامۆستا بڵێن زۆر یارمەتیە. تۆ هەست بە خۆت کردووە کە گۆڕانکاری؟ بەڵێ زۆر.